ئەوەش بەرخە قاس. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە خواز لەسەر گۆشتی پەلەوەری خۆماڵی زیاد دەبێت بە تایبەتیش قاس کە بووە بە خواردنی دڵخوازی هەمووان. سەفەر فرۆشارێکی قازی خۆماڵیە لە مەیدانی پەلەوەری حاجیاوە. ئەو باز لە خواستی زۆری خەڵک لەسەر قاز دەکات و لە نمونەیەکیشدا دەڵێت مشتریەک پەیوەندی پێوە کردووە کە تاوەکو لە دەوام دەگەڕێتەوە 8 قازی بۆ دابنێت نەوەک نەمێنێت. قاز چەند زۆرێکی هەیە، قازی خۆماڵی هەیە، قازی شامی هەیە، قازی هەنگاری هەیە، ماس هەیە، تۆڵۆس هەیە، هۆرمەگۆر هەیە، ئەو شتانار هەموو هەیە، بەڵام زیاتر خەڵک خواستی ئێستا قازی کوردیە. قازی خۆماڵی تامی خۆشترە، چەورترە، بەتامترە، خەلی خۆماڵیش هەروە. ئێستا بە تایبەت ئەمە مشتریم هەیە لە سلێمانیە مەتعەم قوبڵی، بە تایبەت قاز و خەلی کوردی دەوێ. ئێستا کانە عالیەن 17 قازم لە تەقتەقیێناوە، مشتریەک تەلەفۆنی بۆ کردم 8 قازم بۆ سەرڕێوە. قازەکان لە 5 کیلۆی تا 7 کیلۆنی تێدا بووە. ئێمە ساڵانە زیاتر لە وەرزی سەرمایەیە. ئەو کاتانێ بەرەو سەرما دەڕۆین خواستی ئێمە زیاترە، خەڵک تەڵەبی زیاترە و جاری واشە بڵێ مەتعەمەکان زیاتر تەڵەبی لەسەرە، خەڵک بە تایبەت داوای شتی خۆماڵی دەکا. شتی خۆماڵی وەکو بڵێن خەڵ و قاز و مریشک و کەڵە شێر و ئەو شتانەی تایبەتن بە خۆماڵی. خۆماڵێکەش بە عام ئێستاکانە تۆزە سعرەکەی گونجاو لەبەر بێ بازاڕیە، ئەگە بێت و بازار مەعاش و شتە بێ خەڵک زیاتر تەڵەبی لەسەرە. هەتا کەش و هەوا سارتر بێت کڕین و فرۆش لەم مەیدانەدا گەرمتر دەبێت. بە تایبەت لەم ساڵانەی دواییدا خواستی خەڵک لەسەر گۆشتی پەلەوەری خۆماڵی و بە تایبەتتریش قاس تەواو زیادی کردووە بووە بە خواردنی دڵخوازی زستانە. گۆشتی قاز خواردومە، گۆشتی قاز بەڕاستی لە دستاناندا تام و توێژی خۆی هەیە. گۆشتی قاز هەموو دەبێ بڵین هاوینان ناخورێ لەبەرەوەی بڵێ چەورایی نامێنی، بەڵام دستانان بە تایبەتی پاییزانکە بارانی لێدا هەر خەڵک خواستی لەسەر قاز دەبێت زیاتر. قاز بەس هاوینان خۆش نییە، لە العرە خۆشە حتا دەگەی بارێ ئەو کات وەختێکان خۆش نامێنی. باش تام و چێژی قازی خۆماڵی لەگەڵ دیکە چ جیاوازێکی هەڵا خۆماڵی خۆشە چۆن هەمووشە خۆماڵی خۆشەدا هەرا وەڵا. نەهاتن و دواکەوتنی موچە کاریگەری لەسەر بازاری قەل و قازیش دروست کردووە. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە لەگەڵ هاتنی وەرزی سەرما و بارانبارین ئەوە گۆشتی قەل و قاز و پەلەوەری خۆماڵیش زیاد دەبێت. هاوڵاتیەک دەڵێت گۆشتی قاز لە گۆشت بەرخیش خۆشترە ئەو کاتەی کە وەرزی سەرما و بارانە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، مەیدانی پەلەوەری حاجیاوە.